خۆشەویستان، دژایەتیکردنی قورئان، دژایەتیکردنی دینی خوا کۆنە، تازە نییە. پیاوێکە بوو، خەلیفە بوو، ناوی وەلیدی کوڕی یەزید بوو. خەلیفەی موسڵمانان بوو، بەڵام کابرایەکی عارەخۆری خراپ، زۆر خراپ. ڕۆژێک قورئانی ئاوا قورئانی پیرۆزی کردەوە کە قورئانەکەی کردەوە، ئاەتەکە چوە سەر ئەو ئاەتە: وەستەفتەحوا وەخابە كل جەبار عنید. خوای گەورە باسی ئەوە دەکا هەموو ئینسانێکی زاڵم و ستەمکار دۆڕاون ئەڕۆنە ناو ئاگری دۆزەخەوە. خوای گەورە هەڕەشە لە زاڵمەکان و دەسەڵاتدارەکان دەکا ئەوانەی کە ڕێگای خوایان نەگرتووە، ئەڕۆنە ناو ئاگری دۆزەخەوە ئەگەر ڕێگای خوا نەگرن و ڕێگای خواپەرستی خواناسی نەگرن. هەڕەشە لە زاڵمەکان و دەسەڵاتدارەکان دەکا ئەوانەی کە خراپن، ڕێگای خوا ناگرن. وەلیدیش کەسێک بوو لە کەسە خراپەکان. جاری وا بوو دەیوت دەچوم لەبان کەعبە عارەقە خۆم، لەبان کەعبە. بەڵێ یەکسەر قورئانەکەی چی دەکرد؟ قورئانەکەی فڕێدا، قورئانی فڕێدا. ئەمجا بە شوێنێکەوە هەڵی واسی، تیری گرتە قورئانەکە، تیری تێگرت. ئەمە ڕوویداوە 1000 ساڵ زیاتر لەمەوە پێش. قورئانەکەی داوە بەر تیر، بە تیر ئەیدا لە قورئانەکە. ئەمجا دەیوت: ئەی قورئان، تۆ تەهدیدی من دەکەی، هەڕەشە لە من دەکەی، من کەسێکم بەڵێ زاڵم و ستەمکارم، هەڕەشەی جەهەنەمم لێ دەکەی. ئەگەر لە ڕۆژی قیامەتە فإذا لقيت ربك يوم حشر فقل له يا ربي مزقني الوليد. بە هەموو پۆزێکی خۆیەوە دەیوت ئەگەر لە ڕۆژی قیامەتە گەیشتە خزمەتی خوای گەورە، ئەی قورئان، بڵێ ئەی پەروەردگارم، وەلید منی دڕان، سوکایەتی بە من کرد، وەلید منی پارچە پارچە کرد و تیری گرتە من. لە ڕۆژی قیامەتە بەرامبەر بە خوای پەروەردگار ئاوا بە من بڵێ مەزەقەنی الوەلید، منی دڕان، سوکایەتی بە من کرد. ئەمە زاڵمێک و دەسەڵاتدارێکی خراپ. بەڵام سبحان الله، زۆر کەمایەوە دوای ئەو سوکایەتێ بە قورئانی پیرۆز. سبحان الله، خەڵکی لێی هەڵسان، لە ناویان برد و هەڵیان واسی، هەر هەڵیان واسی. لەبەر چی؟ سەریان لە لاشەی کردەوە. خەڵکی چۆن دەڵێ خۆ پیشاندان کرا، کەسێکی خراپ و دوور لە خوا بوو. خوای گەورە نەیهێڵا دوای سوکایەتیکردن بە قورئانی پیرۆز ئیلا کەمێک مایەوە، هەر ئەوەی دەوروبەری خەڵکەکە لە ناویان برد، بە ناشرین شێوە کوشتیان. بەڵێ خوا تۆڵەت لەو کەسانە دەکاتەوە ئەمڕۆ یا بەیانی. کابرا سوکایەتی بە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. دوای چەند ساڵێک خوای گەورە سوتانی ناو سیارەکەیدا، نەمان بینی پار و پێرار، پار بوو، وابزانانی پێرار بوو، یان ساڵ بوو، ئەوەی سوید بوو، کوێ بوو. مەبەسمان چییە؟ خوای گەورە ئەگەر نەشیان سوتێنێ لە دنیا، لە قیامەت جەهەنەمی بۆیان داناوە گە تۆبە نەکەن. بۆیە دڵمان ژان دەکات، بەڵام دژایەتیکردنی دینی خوا تازە نییە. ئەوەی لەسەرمانە داعوە و بانگەوازە، نەک توندڕەوی توند و تیژی.